گفتوگۆی زیاتر دەکەم لەسەرم بابەتە و دوایین بەرەو پێشچوونەکان دکتۆر کاوازیزی مامۆستای زانکۆ لە ئەستۆدیۆ لەگەڵ من ئامادەیە دکتۆر زۆر بەخێر بیت. دوایین هەواڵەکان باس لەوە دەکەن کە ئێستا شەڕ ڕاگیراوە و چەکدارانی سەر بە هێزەکانی یاساییشی ناوخۆی حەلەب براونەتە ناوچەی تەبقا. چ خوێندنەوەیەکتان هەیە بۆ ئەمە؟ والله من پێشکە بێم ستودیۆ من ئاگاداری نەبوو لێ وا دیار يعني لشکری دو دولتان تقريبا عم بيجن تركيا وسوريا بيكوا لديجي قركي بيشوك للشاركي يعني هر نهايتي او شرابيه بله ل وبيويستا او شر راوستا دي خلق تقريبا شركينا برامبر بو ابدا برامبر سيسد اندامي اسايش برامبر لشكركي دولت يعني بله تانك وتوب وزريبوش وموشك ودور بيشكيريا انا عافنا نان هارتش صران برين وباليكاريا كي لوجستي تركي باشا اما جيم شرط چی بو؟ شركه بوكرا شرك ظالم بو يعني حقي دولتها هي بخوازه قول ناو حلب او لشكر نمين يعني قصد نمين لي اما تزان اللي كي نيسان 2024 ركبتنك لاورتا قصدوا حكومه سوريا هبو ك قصدوا تشكين جران درخصن لحلب تنها هيجي ناو خومان اسايش مان وتشكك سفك بله بلام اوان قلت اوجد بيقو دركبن لي نب قفتقو يعني بري شرب 24 ساعه شلو حي ساعتان وزيري برقري تركيا فرمانك دا قلت بي كردي سوريا تشك داينا كانه سوريا بارزقاكي تركيا و 24 ساعه نتشو هذه سرب تركيا الناو لشكري سوريا حمزات وعمشات و او جروبانا إيريش آنين سر قركي أشرفية وشي مقصود وبيقون سلاح دينا ودركبن بيقفتوا جو بيتشتك يعني تسليم ببن دركبن سلاح دينا باشا الرقاي ديالوج باشتر نبو يعني بتايبت كريكوتنا هبو لجي أوي أو همو خوين رشتنو أو كشتاري بكريا برامبر بكرد لو قركا طبعا شر أبدا نصالح كردا بماي أسايشي قركي شيء مقصود وأن ندخل أو شرب يعني أولا جدانج كردان يعني لناو بحرك عربي ده لناو دستي دولة ده البن لشكري دولة ده يعني كسك بعاقل ناقص الشرب ليش هاد سروان وان برجريكر يعني أجر بريكفتن با أجر بديالوج با از متأكد برجو ما اتفاقا ده هي آذاري هي يعني بري أو شر 24 ساعة حتى موفدي أمريكي جو إما بعربية بيان كنا على وشك التوقيع يعني قوما وقتي واجو كرتبا راد جيد راوسيا بشتي أفشر دس بيبو يعني وكأنه دولتك هبو نهج ركفتني ده آذار توقيع ببه وخص كرداجي بيشك بكد حلب بيتان وایە کە ئەمریکا و وڵاتانی دیکە ئەوانەی کە لەگەڵ سووریا دۆستایەتیان بەهێز کردووە لە دوایەتە سەرکاری حکوومەتی ئەحمەد شەرع بێدەنگ بوون لە ئاست ئەوەی کە ڕوویدا؟ بالتأكيد بيدنج بون يعني رايا جهاني بيدنج بون دنيا مصالحا نا عواطفا يعني سوريا بري دي شريب سيروجان الباريس اتفاقك بإسرائيل كر جولان دا إسرائيل أو مناطق دي حاجم شام منطقة آمنة أقول لشكرتي دنبن منطقة صناعي وزراعي وتجاري أورتا إسرائيل وسوريا دبا فأمريكا وإسرائيل والدولة الأوروبية ناخذ نجبو كردان في اتفاقية خراب كن نش مصلحتي هون يعني وكأنه برامبري أو اتفاقات شعبية وقلت الشيخ مقصود عادي الشيخ مقصود أشرفية ناو شاري حلب ده قرك حلب فبرايا من أجنا تعرفش كان عندهم بنا تعرف سوري بله بقفتوجو كاريبون أو مشكلة شعر السر بكرانا دكتور استاكا لو ناخذ بقفتوجو ناخذ بقاشتي أنا
خواستن بزەور و بچەک و بعنف ینی خواستن لۆ هژمونی خوا بسەر کوردان ئەو بکەن لێ ئێمە ڕەیا من ئەوە پشتی شێخ مەقسوود و ئەشرەفیە نێتێک خراپی دی هەیە عێریشی جی بکەن وەکە دۆ ئێواری عێریشی کەفەر ئەو چی منطقەکی قەس بندە سێ قەسەدەیە عێریشی وەرجیکردن ینی پێچان وەلیدەکەنە سەر ناوچەکانی دیکەی ژێردەسەڵاتی هەسەدا بەێ دۆ ئێواری عێریشکردن و مۆلیدا کارەبەژی تێکدان مەبەستە دەرحافرا منطقە دەرحاف باژارە دەرحاف باشە دکتۆر ینی ئێستا هێزەکانی سەر بە ئاسایشی ناوخۆی حەلەب وا باز دەکرێت کە لە هەردوو گەڕەکەکە چوونەتە دەرەوە ئیدی مەترسی لەسەر خەڵکی سڤیلێ و گەڕەکانە نەماوە ئەوەی گۆ دەردچن پشکنین دەبن گەنجان دەگرن و ژن و منداڵە بەر ینی مەترسی هەر بەردەوامە ئەوەی گۆ هاتە گرتن مەسیری خۆ چییە ببوورە ینی مەبەستم سوپای عەرەبی سووریا لەوێ دەمێنێتەوە هەر لەوەیە دەمێننەوە ئەو دوێ ئمە پشتی گۆ ئازاد بکەن ئەوت بێ گۆ ئازاد بکە و تەمشید بکەن و سافی بکەن ینی دزی بکەن و تالان بکەن و شتێک نەیە ئەو کاتوێ تەسلیمی ئەمن عام بکەن مەترسی هەیە وەکو دروز و عەلەویەکان بەرامبەر بە کورد هەمان شت دووبارە بکرێتەوە ئەو شتێ سەرەی کووردا کرد دوو قات و سێ قاتی دروز و عەلەویان ئێستا تشتێک و بوو مەترسیەکی مەزون سەر کوردانەیە ڕێکەوتنێکی نوێ توانێت دۆخەکە ئارام بکاتەوە وەک گۆ نونەری ئەمریکا گوت بێ زووترین کات اتفاقی دەهی ئازار جیبەجێ بە تەوقیع بوو هەستەدا بە بۆچوونیەوە ئامادەیە بۆ ڕێکەوتنە بەلێ ئەوژی ئامادەنە بەڵام باز لەوە لە شام بوون ینی لە شام بوون لەسەر مێزەی تەوقیع بوون باشە بەڵام وا باز دەکرا کە لە دوایەوەی ڕێکەوتنەکان ئەنجامدرا هەم دیمەشق هەم هەستەدە پەشیمان بوو بێتنەوە لەم ڕێکەوتنە پێم وایە نە قەسەدە و نە ڕێژیم نە پۆشمانن تورکی ناهێلە نەش مەسلحەتی تورکیە کورد و عەرەب ینی ڕێژیم و قەسەد نزیکی هەبێ باشە دکتۆر باس لە هەڵوێستی کورد بکەین لەم نێوەندەدا ینی دوێنێ لەلایەن ئەحمەد شەرع و تۆم باراک نوێنەری ئەمریکا بۆ کاروباری سووریا و لوبنان پەیوەندی بە سەرۆک بارزانیەوە کراوە لەگەڵ سەرۆک بارزانانی ئەم دۆخە باس کراوە و ئەمڕۆ وەزارەتی دەرەوەی سووریا بە هەمان شێوە بەیاننامەی هەبوو سوپاسی ڕۆڵی سەرۆک بارزانی کردووە لەم دۆخەدا ئەمە چۆن هەڵەسەنگێنن بڕاستیژی ئێمە وەکە کوردی سووریا گەلێک سپاسی ڕۆلی جەنابی سەرۆک مەسعود بەرزانی دکەن وەکە نەبەس وە کەسایەتیەکی کوردستانی و کەسایەتیەکی نێودەوڵەتیە ینی دیارە گۆ مەرجعیەتێکی کوردی ینی ئەحمەد شەرع تەلیفۆن بۆ من و مەزلوم و ئێدی نەکرد تەلیفۆن بۆ جەنابی سەرۆک کرد کە دیارە بەریار لۆرە بریارە ئاشتی و ڕێکەفتن و ئەو دەنگۆیەکشی هەیە ممکنە هەولێر کۆبوونەوەیەک چێ ببە ئەو ئەتیفاقی چێ ببە و ئاو گرنگترین زانیاریە وەڵا دەنگۆیەکە نەزانم نەموتاکرد بەس ممکنە و گەلێک واردە گەلێک وارد تاڵەما ئەحمەد شەرع تەلیفۆنی جەنابی سەرۆک کرد ممکنە تشتێک بسان ببیان ئەمە گەلێکی کێف خۆش بن لێ تشێک گرنگژی هەیە ئەو نونەری ئەمریکا لە وەزیری دەرەوە ئوردن الأردن مناقشة حلب كرن مناقشة روشا كردال سوريا كرن قد بزوترين كات اتفاقي آذار دهي آذار جيب جيب زۆر باشە دکتۆر بە جێبەجێبوونی ئەم ڕێکەوتنامەیە سەقامگیریە گەڕێتەوە بۆ ئەو ناوچەیە بلێ ئەو اتفاقی هەشت خاڵن خاڵی یەکەم دەبێت لەسەر خاکی سووریا شەڕ نەمینە ئارامی هەبێ هەموو پێک هاتە بەشداری پرۆسێسی سیاسی بن و خاڵی دووەمش بێ دامپێدانێکی دەستوری هەبوونی کورد بکەن بەڵام خۆت شتێک کردوێت ینی تورکیا گوتت کە دەسوەردانی کردو و ڕێگەش بە مە نادات بەرگۆ ناخواز ئەو تشتابی کەواتە حکوومەتی دیمەشقەمە جێبەجێ ناکە پێم وایە دگۆر ینی ئەو تەسریحەیە گۆژ جەنابێ ئەحمەد شەرع دەردکەون گەلێک نێزیکی کوردە و دخوازی ئەو مشکلە چارەسەر ببێ بە ئاشتیانە لێوا دیارە ڕۆلی ویز تۆزێک لاوازە ئەو کەسێ لەبەرگری و ناوخۆ ئەو گروپێ سەر بە تورکیا و کەتر ناوجێش ئیدی بەریار لۆرە باشە دکتۆر ینی بەم شێوەیە کە ئەم سیاسەتەی پێڕەوی ئەکات ئەحمەد شەرع
ڕۆژێک پەلاماری عەلەویەکانەدا ڕۆژی دواتر پەلاماری دروزەکانەدا و ئەمڕۆ تۆڵی دوو بەرامبەر بە کورد کراوە کە بەرامبەر عەلەوی و دروزەکان کراوە یعنی حکوومەت بەم شێوەیە بەڕێوە دەچێت بەداخەوە ینی ئەو حکوومەت گروپێکی تونندڕەو بوو سەر بە داعش و قاعیدەوە بوو بەڵام ئێستا فاکتەیانی لە سووریا باشە بەس ئەو چ ئەو گروپێ تێرۆریستی هەبوو ئانی ناوخوا ینی حەمزات و حەمشات و ئەوانێک و ئەفرین تالانکردن و کورد ئیبادەکردن ینی ئەوانە گروپنی تێکدەرن گروپی تێکدەر بکار ئاوادانی بکە ینی گروپی ئەوە هاتنە سووری تێک بدن یانی ئەو تشتێمایی خراپ بکەن و فعلا نبژ وساکردن يعني نه تفناج فاكيشتن او بين نسيج اجتماعي نه بهوري الاورتا خلكي ونظامها ام بيجن انا علوي وسنه لدجمناي دروز ورجيم دجمناي كرد وعرب خصنا كنا دجمناي يعني خلافك سياسي خصنا خلافك نتاوي قومي ترك وعرب برامبر كرد الشيخ مقصود والرجلات فراتش يعني ترك اشكرت بين قبول لكن ته هرم يعني تكهانكي كردي لسوريا دشيبي واتفاقية ده آذار أو حق ضد كرد اعتراف دان بيدانكي دستوري جو للروجي دامزراندني كوماري سوريا أو تشتنبوية بو كردان أو درفتي تاريخي بوما باشە پێتان وایە باشترین شێواز بۆ بەڕێوەبردننی سووریا چییە بێت کە مافی هەموو پێکاتەکانی تێدا بکرێت سەقامگیری بۆ وڵاتە بگەڕێتەوە يعني بري هر تشتي دبيجو أحمد شرع ورجمكي نر تأييد واشنطن وتل أبيب وباريس ولندن بينا برا بيقع مشلي وبرا هر طرطوس وبرا هر السويدة خلكي راضي بك واتفاق لقلو عم بك مصالحات اجتماعية بك مصالحات مناطقية بك وكرد ودروز ومسيحي وحمو بيك هاتي هنك بشداري بروسيسي سياسي ببن او اعلان دستوري جمهوري جو هي بيجو بيجوارتن او برلماني جو هي او حفتي كسي جو شرع وان تعيين بك بيجو جوان بيك هاتان بس بوجو كاربن دستورك سوري مودرن وديمقراط سوريا كي فرنتو فرعين ودي مركزي دروس ام سخالي كباست كرد كاميان قرصه بو جێبەجێکردن دانانی دەستور یاخود دانی مافی پێکاتەکان گوێگرتن لە هاوڵاتیانی سووریا یاخود گوێنەگرتن لە کۆمەلگای نێودەوڵەتی يعني براستي لسر او رژیما و ئەیدیۆلۆژیا او رژیما و کەسێ گۆ لە ناو لەشکێرن او کەسێ ناو سیاستن يعني عقليتيان دوري هەوبەشی و نەمەرکەزیەت ئەواناشی يعني تخوازن سووریا دەولەتێکی مرکزی بە عربی بە سنی بە ئەوەی دیژی گشت تابع بن دەستخۆش دکتۆر کاوازیزی مامۆستای زانکۆ زۆر بەخێر بێ سوپاس بۆ ئامادەبوونێت لەگەڵمان